ئەم کاتتان باش دیسان لە تورکیا باس لە کودەتایەک دەکەن، بەڵام کودەتایەکە ئەم جارە ئەڵێن کودەتایەکی سڤیلە مەدەنیە، بەڵام زۆر سڤیلەکان لە جادەدا نابین، هەمووی پۆلیس و سەربازە. ئیتر ئەو کودەتایە لەلایەن دادگاوە ساز دەکرێت، کودەتای سەردەمن ئەمانە. هاو کات کودەتاکان خەڵکانێک دەیکەن خۆی هەموو کودەتاکانی پێشوو خەڵکانێک دەیان کرد دژ بەدەسەڵات، واتە سەرباز و یانیش لایەنێکی دیکە و یانیش ئۆپۆزیسیۆن و سەرباز بەیەکەوە. ئێستا کە کودەتایەکان سەرۆکێک دەیکا دژ بە ئۆپۆزیسیۆن. لە دوای دەنگۆی دیالۆگی ئیمرالی و سەرکەوتنی پێشووی جەهەپە لە هەڵبژاردنی شارەوانیەکان، واتە تراومای سیویەکی مانگی چواری 2024 ئیتر تەماشامان کرد ڕەزەب تەیب ئەردۆغان پەیتا دەستی بە دەستگیرکردنی سەرۆکە شارەوانیەکان، ڕۆژنامەنووسان و کەسانی سیاسی کرد. و ئەمەشی بۆ ئەمە کرد بۆ ئەوەی هەڵوێست و کاردانەوەکانی خەڵک و لایەنەکانی دیکە بپێوێ. کاتێ بینی هەڵوێست و کاردانەوەکان وەکو پێویست نین، ئیتر لە ماوەی 48 ساعتدا زیاتر لە 100 کەسی دەستگیر کرد کە لە ناویاندا ڕۆژنامەنووس و لە هەمووشی گرنگتر ئیکرەم ئیمام ئۆغڵو هەیە کە تاوەکو ئێستا 3 جار لە هەڵبژاردننی شارەوانیدا توانیویەتی هاوپەیمانی و پەیمان لەگەڵ لایەنەکانی دیکە بە تایبەتی کوردەکاندا ساز بکەم و سەرکەوتن بەدەستبێن. لە بیرمان نەچێ ئەردۆغان لە ڕۆژێکی وەک ئەوڕۆ دەگەڕا تاوەکو ترامپ بێتە سەردەسەڵات و تاوەکو ترامپ لە گۆڕنانی دیموکراسی و مافی مرۆڤ و سیاسەتی فرەلایەنی بە تەواوەتی ڕابگەینی. لە بیرمان نەچێ ئەو هەوڵەی ترامپ دوای ئەو ببورن ئەو هەوڵەی ئەردۆغان دوای دیدارە تەلەفۆنیەکە لەگەڵ دۆناڵد ترامپ هات. ئیتر لەو دیدارە تەلەفۆنیەدا چی باس کراوە چی باس نەکراوە نازانین، بەڵام ئەوە دەزانین هەر دوای دیدارەکە ئیتر ترامپ گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵکرد لە غەزە بۆ ئەوەی بکوژێ و بکوژێ و بکوژێ. چێ بکوژێ؟ خەڵکانێک بکوژێ. چێ دیکە بکوژێ؟ ئیسلامیەکان بکوژێ. لە هەمان کاتدا دوای 2 ڕۆژ ئەم جارە ئەردۆغانی ئیسلامی هەڵسا خەڵکانێکی دیکەی لە ئیستانبول کە بانگەشە و سیاسەت لەسەر بنەمای سیکولاریزم دەکەن ئەمانەی دەستگیر کرد و خستیە کونجی زیندان. ئێستاکە هەموو ئیستانبول و شارە گەورەکان دەکوڵن، ئیتر خۆپیشاندانی زۆر زۆر گەورە لە ئارادایە، بەڵام بەروەچێ دەچێت جارێ نازانین تا کۆتایی ناچارین سەیری بکەین. ئێستا تەیب ئیمام ئۆغڵو واتە پیاوە مەترسیدارە سەرکەوتووەکەی 3 هەڵبژاردننی ڕابردووی شارەوانی ئیستانبولی خستۆتە کونی زیندانەوە و لە ژێر ناوی پرۆسەی برایەتی کورد و تورکدا دەیەوێ گەڕەنتی بردنەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری و بە سەرۆکبوونی هەتایە ئیعلان بکات. ئەمڕۆکە نە ئەوڕۆپا و نە ئەمریکا ڕەجەب تەیب ئەردۆغان مەحکوم ناکەن، لێدوانێک دەدەن، بەڵام لە ڕووی کردداریەوە پشتگیری لە ڕەجەب تەیب ئەردۆغان دەکەن. تەماشاکەن ئەوە ئەڵمانیا ڕەجەب تەیب ئەردۆغانی بانکێش کردووە بۆی بێتە وڵاتەکەی، چونکە لە ئایندەدا پێویستیان بەو هێزە چەکدارەی تورکیا دەبێ لە بەرامبەر رووسیا لە ئەگەری دۆڕاندنی ئۆکرانیا لە جەنگەکەدا. ڕۆژانی ڕابردوو ڕۆژانی تاقیکردنەوە بوو. لە تاقیکردنەوەکاندا ئۆپۆزیسیۆنی تورکیا سەرکەوتنی بەدەست نهێنا لە بەرامبەر ڕەجەب تەیب ئەردۆغاندا. بەردەوام ئەو گوتارەی نزیکی دەوڵەتی دووبارە کردەوە. دەوڵەت هەموو شتێکە، دەوڵەت هەرچی بڵێ باشە، خۆیان وەکو بەشێک لە دەوڵەت دەبینی، بەڵام نەیانزانی لە مێژە و ماوەیەکە لە دەوڵەت دەرکراون ئاگیان لە خۆیان نییە. ڕۆژانی ئایندە ڕۆژانی تاقیکردنەوە سەردەمیەکەیە کە لە مێژوودا دەنووسرێتەوە. ئایا ئۆپۆزیسیۆنی تورکیا بە تایبەتی جەهەپە توانای سەرکردایەتیکردن و ئیدارەکردنی ئەو قەیرانەی هەیە
ئەگەر هەیبێ ئەو قەیرانە ئیتر لطفی خوایە وەکو بەشێک لە ئاکەپەیەکان دەڵێن ئەردۆغان ویستی کودەتا بەسەر جەهەپە و ئێکرەم ئێمامۆغلودا بکە بەڵام کودەتای بەسەر خۆیدا کردووە ئەمە قسەی بەشێک لە ئەو ئاکەپەیانەیە کە مێشکیان تۆزێک کار دەکە ئیتر دەبێ چاوەڕێ بکەین بزانین ئۆپۆزیسیۆن خەتە سوورەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەبەزێنێ یان نا هەتاوەکو ئێستا نەیتوانیە خەتە سوورەکانی ببەزێنێ پیاوێک بەبێ دیپلۆم کە دیپلۆمی فەقێیاتی هەیە ئیتر کەسێکی دیکە دەستگیر دەکات لە ژێرناوی ئەوەی دیپلۆمەکەی سەختەیە پیاوێک کە بەخۆی لە هەنگری تێرۆرە پەیوەندی لەگەڵ هەموو تیرۆریستەکانی جیهاندا هەیە ئیتر لە تورکیا ئەمڕۆ کە بڕیار دەدا چێ هاوکاری تیرۆری کردووە چێ هاوکاری تیرۆری نەکردووە بەڵام بە تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژوو بزانین لە مێژوودا ئەم شتانە لە تورکیا چۆن ڕوویاندا لە ساڵی 1960دا سەربازەکان عەدنان مەندرێسیان بە کودەتایەک لەسەر کورسی دەسەڵات هێنا خوارەوە کەسانی دیکەیان لە شوێنی دانن بەڵام دوای 4 ساڵ لە ئەنگرانی مەندەرێس هاتنەوە سەردەسەڵات لە ساڵی 1970 سەربازان ئەم جارە سولەیمان دەمیراڵیان لەسەر کار لابرد بەڵام دوای 4 ساڵ سولەیمان دەمیراڵ خۆی و لە ئەنگرانی هاتنەوە سەردەسەڵات لە ساڵی 1970کاندا کاربەدەستانی دەوڵەت وتیان دەنگ بە تورخود ئۆزاڵ مەدە کەسێکی مەترسیدارە شایەنی سەرۆکایەتی نییە بەڵام تەماشامان کرد لە تورکیا دەنگیان بە تورخود ئۆزاڵدا و هاتە سەردەسەڵات و هەتا ئەو ڕۆژەی کوشتیان ئەردۆغانێک کە پێشتر دەیانگوت ناتوانێ ببێتە مختاری دێهاتێک بەڵام هەڵسان بێعەقلێکی زۆر گەوریان کرد لەسەر شەعرێکی هیچ و پوچ ئەو ئەردۆغانیان دووسێ مانگ خستە ناو زیندان ئەردۆغان بوو بە سەرۆک ئێستا کەش پرسیارەکە ئەمەیە ئایا ئەو ئەردۆغانە ئەو کارێکە لە بەرامبەری کرا ئێستا کە لە بەرامبەر ئێکرەم ئێمامۆغلو دەکا دەیکاتەوە بە سەرۆکیاننا بێگومان ئێکرەم ئێمامۆغلو لە جاران گەورەتر دەکا بەڵام ئەمە لەسەر ئەوە دەبینێتەوە کە ئۆپۆزیسیۆنەکان کە کۆمەڵگای تورکیا لە کۆتاییدا چ بڕیارێک دەدەن ئایا بەتەنیا لە ناو ڕۆتیناتی یاساییدا دەخولێنەوە و یانیش خەتە سوورەکان دەبەزێنن و ئیتر چۆک بەدەسەڵات دەدەن و کۆتایی پێدێنن دوای ئەوەی کۆتاییان پێهینا ئیتر بەرەو کوێ دەچێ بەر لەوەی کۆتایی پێبێنن ئیتر بیر لە چ سیستەمێک دەکەنەوە ئەمانە هەمویان گرنگن بەڵام لە بیرمان نەچێ ئەوەی هەری گرنگە لە سەردەمی ئەم ڕۆماندا ئیتر خولانەوە لە دەوری هەڵبژاردن و پەرلەمان ویانیش بەسەرکردنەوەی دادگاکان و یاساکان بەس نییە بەڵکو پێویستە ئەو لایەنانی کە بەڕاستی خۆیان ئۆپۆزیسیۆنە بە دوای ڕێکاری دیکەدا بگەڕێ ئەو ڕێکارەش ڕێخستنی کۆمەڵایەتیە بوون بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیە لە هەر شوێنێکدا لایەنەکان نەبوونە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ئیتر لە بەرامبەر دەسەڵاتدا شکست دێن و لە کۆتاییدا ئیتر جیهانێکی تاریک چاوەڕێی هەمومان دەکات